داهاتی یعنی حکومت وزارت از بحث کم که چت ریکده دکتر افدامت باش گلک سپاس کن گل مدانا پیروز بد وکر نوان قطابخانه نجین جد گل سرک وزیران بون اوا امد بینین اوا کرن او وکرنا قطابخانه نیه لی اوا ام نابینین چه تشتکل وزارت تیتا انجام داد زۆر سپاس بۆ بینەرانی کوردستان 24 پیرۆزبایی لە مامۆسایان و هەروەها لە قوتابیان دەکەم ئەمڕۆ جەنابی سەرۆکوەزیران سەرپەرشتی ڕێڕەسمیکردنەوەی 29 باڵەخانەی نوێی کرد کە بۆ باخچە و هەروەها بۆ قوتابخانەی حکومی دیاریکراوە کە 25 قوتابخانە و 4 باخچەی نوێ بووە کە بەو جۆرەیە لە سەر ئەرچی حکومەتی هەرێمی کوردستان 6 قوتابخانە لەلایەن وەزارەتی پەروەردە تەمویل کراوە 8 باخچە و قوتابخانەش لەسەر پرۆژەکانی دەسێوە بەرەنانی حکومەتی هەرێمی کوردستانە 7 قوتابخانەش لەسەر پەرەپێدانی پارێزگاکانە لە هەرێمی کوردستان 3 قوتابخانەش لەلایەن بەخشەری ناوخۆییەوە دروست کراوە لە کۆی و 29 قوتابخانەیە ئەوەی دیکەش 5 قوتابخانە لەلایەن ڕێکخراوی UNHCRەوە دروست کراوە کۆی گشتی ئەو باڵەخانانەی کە ئەمڕۆی تر حاضر بوون بۆ ئەوەی کە ڕادەستی وەزارەتی پەروەردەکراون 29 باڵەخانەی باخچە و قوتابخانە بوون کە کۆی گشتەکان 324 ژووری نوێ جگەل لە ستافی کارژێڕی و ژووری کارژێڕی و هەروەها لە تاقیگە و لە گۆڕەپان و لەو ملحقاتانی دیکە کە لە قوتابخانە هەبوو ئەمڕۆ شوێنی زیاتر لە 8,000 قوتابی واتە شوێنی نوێ بۆ زیاتر لە 8,000 قوتابی ئەگەر بە حسابی یەکداوامیش حسابی بکەی لەناو ئەو 29 باڵەخانەیە بۆ منداڵان و بۆ قوتابیان لە هەرێمی کوردستان کراوەتەوە لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانە شوێنمان بۆ 110,000 منداڵ شوێنی نوێمان بۆ کردوونەتەوە لە ناو قوتابخانە و لە ناو باخچە حکومیەکانە ئەو 29 قوتابخانەی ئەمڕۆ هەر 29یان بۆ کەرتی حکومیە بۆ کەرتی گشتیە ئەوەشی کە گرنگە ئاماژەی پێ بکەم تقریبا لە سەرانسەری کوردستانە لە زاخۆ 3 قوتابخانە بوو لە دوهۆ قوتابخانە و باخچە لە هەولێر 12 تا 12 قوتابخانە بوو لە گەرمیان 2 قوتابخانە بوو لە سلێمانی کۆی گشتی و پرۆژانە 6 بوون لە سۆران 3 بوون لە دەڤەری ڕاپەڕینیش باخچەیەکی منداڵان بوون واتە بە شێوەیەکی گشتی ئەو 29 قوتابخانەیە دابەش بوون بەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان کە شوێنی نوێیان بۆ زیاتر لە 8,000 قوتابی و منداڵ کردوێتەوە لە کەرتی حکومیە ئەوەجیالەوەی کە ئێمە لەم کابینەیە شوێنی 110,000 منداڵمان کردوێتەوە ئەم پرۆژانە تەئکید لەواکەمەوە کە دروستکردنەکەیان ژمارەیەکیان لەسەر بودجێ حکومەتی هەرێمی کوردستان بۆ و ژمارەیەکیان لە پرۆژەکانی دەسێوە بەرهێنانی حکومەتی هەرێمی کوردستانە ژمارەیەکی دیکەشیان لە پرۆژەکانی پەرەپێدانی پارێزگاکانە کە پارێزگاکان سەرپەرشتیان کردووە ئەوەی دیکەش بەخشەری ناوخۆیی و هەروەها ڕێکخراوی UNHCRش کە هاوبەشێکی سەرەکی وەزارەتی پەروەردەیە لە دروستکردنی باڵەخانەکان وەکردنەوەی ژووری نوێ ئەمەش گرنگە ئێمە دەزانین هێشتا لە کوردستان دەمەوەش بڵێم قوتابخانەی دیکەمان پێویستە نۆژەنکردنەوەی دیکەمان پێویستە باشترکردنی دۆخی قوتابخانەی پێویستە منوکە بۆشایی چەند هەیە چەند قوتابخانەیە دیمە پێتوینە بێنە دروستکردن 69 لە سەتی قوتابخانەکان لە هەرێمی کوردستان یەکداوامی داوامەکەن تەنها 11 قوتابخانەمان هەیە کە لە هەرێمی کوردستانە بە سیستمی سێداوامی ماوەتەوە ئەوەی دیکە بە سیستمی دووداوامی ماوەتەوە ئامانجەکەی ئێمە ئەوەیە ئەگەر بمانەوێت قوتابخانەکانی یەکدەوامیش عفو دوودەوامیش بکەینە یەکداوامی پێویستمان بەوەیە معالەجەی ئەو لە 129 بکەین بۆ ئەوەی کە سیستەمەکە بە تەواوەتی ببێتە سیستمی یەکدەوامی لە هەرێمی کوردستانە بەڵام 69 لە 100 زیاتر لە قوتابخانەکان لە هەرێمی کوردستان یەکداوامی تیاکرێ ئەمە جالەوەی کە لەم کابینەیە دەبێت هەردوو دیوەکە باسکەین یەکەم بەس بم بەخشە و پایامە گرنگە لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان بەم قوتابخانانەی کە ئەم ڕۆژ جەنابی سەرۆکی حکومەت کردوێتەوە 243 باڵەخانەی نوێ کەوتۆتە خزمەتەوە بۆ خزمەتی قوتابیان لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان 2134 قوتابخانەمان نۆژەن کردوێتەوە 629 ژووری زیادە ئەکسترا ڕووم واتە ئەو کلاسانەی کە پێویست بوون لە قوتابخانەکانی قەرەباڵغیان لەسەر بووە 629 ژووری زیادەمان لە ناو قوتابخانەکانە دروست کردووە کۆی گشتەکەی 4411 ژووری نوێ
لە هەموو هەرێمی کوردستان بە دروستکردن و بە سیاسەتی فراوانکردنی قوتابخانەکانیشەوە کراوەتەوە کە بەوەی ئەمڕۆشەوە شوێنی زیاتر لە 118,000 شوێنی نوێمان بۆ قوتابیان لەم کابینەیە دابین کردووە. خاڵێکی دیکەی گرنگیش ئەوەیە کە ئاماژەی پێ بدەین لە ئێستادا 30 قوتابخانە کارکردن تیانە بەردەوامە بۆ ئەوەی کە لەم ساڵی خوێن و لە ئایندا بکەونە بواری جێبەجێکردنەوە. ئەمە لە دیوێکی بابەتەکەی دیوێکی دیکەش ئەوەیە کەم و کوڕیشمان هەیە لە هەندێک شوێن قەرەباڵغی لەسەر قوتابخانەکان هەیە لە هەندێک شوێن قوتابخانەکانمان پێویستی بە نۆژەنکردنەوەی زیاترە. من ئێستا دوو نووسراو کە ئەمڕۆ بۆم هاتووە پێم خۆشە کە پیشانی ئێوەی بەڕێزی بەم لە کوردستان 24یان نووسراوی کوردستان فاوندیشنە، ئەوەی دیکەیان نووسراوی دەستگای ڕوانگەیە کە بۆ ئێمە هاتووە لە وەزارەتی پەروەردە. ئێمە جیالەوەی کە لەسەر ئەرچی حکومەتی ژەمکارانە دەکەین لەگەڵ ڕێکخراوەکانیش هاوبەشی باشمان هەیە. کوردستان فاوندیشن نووسراوێکی بۆ ناردوین داواکە لە وەزارەتی پەروەردە کە 100 قوتابخانەیان بۆ دیاری بکەن بۆ ئەنجامدانی پرۆژە بۆ ئەوەی بیانکەنە قوتابخانەی پاک و قوتابخانەی سەوز. قوتابخانەی پاک و قوتابخانەی سەوز مەبەستیان ئەوەیە کە ژینگەی قوتابخانەکان باشترکەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان نۆژەنکردنەوە بکەن و هەروەها سەوزایی لە قوتابخانەکان باشکەن، ئەوانەی کە کاروباری مشتەمەلات و هەندێک پێداویستی دیکە هەیە لەو قوتابخانە باشیکەن، چونکە ئێمە لە پاڵ ئەوانەی کە ئەنجاممان داوە دەژڵین کەم و کوڕیش هەیە، قوتابخانەمان هەیە پێویستمان بەوە هەیە کە چاچیان کەینەوە، قوتابخانەی کابینەمان هەیە پێویستمان بەوە هەیە کە ئەوانەش لابەرین، هەموو قوتابخانەکانمان بە تەواوەتی پێرفێکردنین، بەڵام ئەوەی توانادارایەکانی ئێمە هەوڵەکانمان لەگەڵ ڕێکخراوەکان بەخشەرەکان سەرمایه‌دارەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ توانیمانە ئەو ڕقەمانی باسم کرد ئەنجامیان بدەین، بەڵام لە ئامان کاتیشە ئەومان هەیە. ئەمە کوردستان فاوندیشن ئێستا چاوەڕێی وەزارەتی پەروەردەکە کە ئەمڕۆ نووسراوی هێناوە ئەم کارە بکەین. ئەوەش ئەمڕۆ دەستگای ڕوانگە نووسراوێکی بۆ کردوین کە لە سەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی هەرێم ڕێزدار کاک نەچیروان بارزانی کە دوو قوتابخانەی خوێندنی تورکمانی ئەمەش گرنگە بۆ گرنجیدان بە پێکهاتەکان دوو قوتابخانەی خوێندنی تورکمانیمان لە گەرمیان هەیە کە باڵەخانەکانیان گونجاونین شیاونین لە کفریە مەبەستم کە ئەڵم لە گەرمیان یان لە سنووری ئیداری گەرمیان کە لەسەر ئەرچی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان قوتابخانەکان دەڕوخێنرێن و سەر لە نوێ قوتابخانەیەک و باخچەیەکە سەر لە نوێ ئەو قوتابخانە و باخچەیە جارێکی دیکە دروست دەکرێنەوە کە دەستگای ڕوانگام کاراکە. واتە ئێمە بە ڕۆژانە لە وەزارەتی پەروەردە لەگەڵ لایەنەکان لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ هەموو ئەو بەڕێزانی دیکە خەریکین کە ئەو کاروبارانە ئەنجام بدەین بۆ ئەوەی بتوانین ژینگەی قوتابخانەکانمان باشتر بکەین. ئەگەر دۆخی دارایی هەرێمی کوردستان بەو جۆرەی ئێستان نەبووایە بە دڵنیاییەوە ئێمە چەندین قوتابخانەی دیکەشمان هەیە کە لەسەر ئەرچی حکومەتی هەرێمی کوردستان مامەڵەکانمان تەواو کردوون لە سیستمی ئەلکترۆنی حکومەتی هەرێمی کوردستان ناردوومانە بۆ وەزارەتی دارایی و دوێنێش لەگەڵ بەڕێوەبەراتی ژمێرکاری لە وەزارەت بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی کۆبوونەوەمان هەبووە ئەو قوتابخانانی کە ئەولەویەت هەیە بۆ ئەوەی کە خوانە خواسە مەترسی ڕوخانیان لەسەر بێ یان ژینگەی قوتابخانەکان باش نین داوامان لێکردوون و ئەوانیش ڕەزامەندیان دەربڕیوە بە گوێرەی ئەو پارەی کە لە بەردەست بێ بۆیە ئەو قوتابخانانە بخەنە ئەولەویەتی کارەکانیانەوە و هەر لە چەند ڕۆژی ڕابردووش لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان قسەیان کردووە کە ئەو قوتابخانانەی کە زۆر پێویستن لە قۆناغێسا چونکە ژمارەکە زۆرە پێویستی زۆرە بەڵام توانادارایەکەی بەردەستمان زۆر سنووردارە بۆیە بتوانن ئەو کارانەش ئەنجام بدەن. باشە دکتۆر گەلە جارەبەری یعنی ئەفگازدە تۆتەکردن قوتابخانەیەن سەر ئەرکی حکوومەتە تێناوەکردن وەکی قوتابخانەیەن تایبەت نین یعنی ئەن تایبەت گەلک باشتر تێناوەکردن سیستەمی وانە گەلک باشترەیە پەروەردەیە خواندنێ نوکە سەداسەد یەن کو حکوومەت چێت کرد وەکیین کردێت تایبەتن و هێشتا باشترن یانجی هێشتا ئەو پێنگاوە ماینە گەهنە وێ ئاستێک و گەلکێ باش قوتابخانە بێنە چێکردن بێنە ئاواکردن سیستەمەکی وسەق و قوتابی تێدا حەز بکرد بخینت نەژێ شانازیەک بۆ ئەوەی کە وێنەکە تۆزێک ڕوون بێ لە بەرچاوی خەڵکە دووشت هەیە. یەکەم سیستمی پەروەردە ئەگەر تۆ جگەل لە باڵەخانە حسابیکەی وەکو ئەرک و توانای مامۆستایان و ئاستی زانستی ئەوەی کە شانازی پێوەکەین ئاسی قوتابخانە حکومیەکانمان زۆر بەرزە و لە هەمان کاتیشدا کە ئێمە قوتابخانە حکومیەکانیش و قوتابخانە ناحکومیەکانیش لەبەرەوەی هەمویان منداڵی ئەم وڵاتی لێ خوێنن خۆمان بەخاوەنیان نەزانین و وەکو وەزارەتی پەروەردەش بەرپرسیارەتیمان بەرامبەر بە هەردوو کەرتەیەک چ کەرتی گشتی
چکرتی تایبەت چونکە ئەوانەش منداڵی خەڵکی وڵاتن کە لە قوتابخانەی ئەهلی دەخوێنن بەڵام وەکو ئاسی زانستی سوپاس بۆخوا ئاسی زانستی قوتابخانە حکوومیەکانمان لە ئاستێکی باشان لە ئاستیەکانین لە دوای قوتابخانە تایبەتەکان یا لە دوای قوتابخانە ئەهلیەکان بن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ڕاستە دەبێت ئیقرارکەین گرفتمان لە ڕووی بینا هەیە ئەوانەی لە قوتابخانە ئەهلیەکان کوالێتی بیناکانیان و ژینگەی قوتابخانەکان بە حکمی ئەوەی کە کەسێک لە کەرتی تایبەت ئیدارەیەدا باشتر بووە بەڵام حکومەتی هەرێمی کوردستانیش ئەوە لایەت نەچێ 6945 قوتابخانەی هەیە ئەم 6945 قوتابخانەیە بە دڵنیایی بەهۆی قەیرانی دارایی بەهۆی کۆرۆنا بەهۆی شەڕی داعش بەهۆی پێنەدانی بودجە و مستحقاتی هەرێمی کوردستان گرفت لە بەڕێوەبردن لە تەشغیلکردن لە نوێکردنەوە لە نۆژەنکردنەوە لە باشترکردنی ژینگەی فیزیکی قوتابخانەکان بەڵێ گرفت دروست بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا نەوەستاوین تەسلیم نەبووین قوتابخانەی باشمان کردوێتەوە قوتابخانەی ئازباش کراوەتەوە لە شارەکانی کوردستان و قوتابخانەی بە کوالەتی کراوەتەوە و ئەوە حکومت کردوێتی کەرتی تایبەت کردوێتی لەگەڵمانە بەڵام مەبەستەکە کە دڵم کەرتی تایبەت کردوێتی بۆ حکومت بووە باشترین یەکێک لە باشترین قوتابخانە حکوومیەکان لە سەی سادق کە کراوەتەوە بە کوالەتی بەرز کراوەتەوە لە سلێمانی بە کوالەتی بەرز کراوەتەوە کۆمەڵگەی شەید عەزیز ڕێکانی لە دووهۆک لە ژێر کارکردنایەکە لە هەرە کۆمەڵگە باشەکان بە کوالەتیشی بەرز ماوەی ئایندا چێتە خزمەتی قوتابیانەوە لە هەولێر لە هەموو شوێنەکان لە زاخۆ بەڵام لە هەمان کاتیشدا ئەو قوتابخانانی کە پێشتر باڵەخانەکانیان هەبوو بەڵێ پێویستیان بە ئیدامەدان بە پاڵپشتیکردن هەیە ئێمە هەردوو دیوی بابەتەکە دەبینین ئەو نووسراوە کوردستان فاوندیشن ئەو قوتابخانەیە تێنە دەستشانکردن هەولێری یانژی تەوا کوردستانی بن و دێ چ بووە بێتەکردن یعنی کەسکردن و هەموو کوردستان ئەوان داوایان کردووە بەڵێ داوایان کردووە ئەوە بۆ هەموو کوردستان بێ ئەو خاڵانی کە ئاماژەیان پێداوە لە نووسراوەکەیە ئەوەی کە گرنگە ئەگەر بەلاتەوە باشە نووسراوەکەت خاڵەکانت بۆ خوێنمەوە کە کوردستان فاوندیشن ئاماژەی پێداوە باس لەوە دەکات پاکردنەوە چارەسەکردنی تەنچەکانی ئاو لە 100 قوتابخانە دانان و بەستنی فلتەری پاکشکردنەوە تاقیم هەڵبژاردننی 20 قوتابخانە لە کۆی ئەو 100 قوتابخانەیە بۆ نۆژەنکردنەوەی تەواوەتی ڕاهێنان پێکردنی قوتابیانیان و ئەو قوتابخانانە بۆ ئەوی کە شوێنی چاندنی دار و دروستکردنی باخچیانە بێ و ژمارە قوتابیەکانیان دیاری کردووە کە لەوەندە کەمتر نەبێ قوتابخانەکە نوێ نەبێت پێویستی بە نۆژەنکردنەوەی سەرەتایی هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ڕێژەی سەوزایی کە لەو قوتابخانانە کەمن توانین باشیان بکەین ئەمانە ئەو کارانن کە کوردستان فاوندیشن داوای کردووە کە ئێمە ئەو قوتابخانانیان بۆ دیاری کردوین من هەر ئەمڕۆ نووسراوەکەم ئاراسی بەڵگەشتی دیوانی وەزارەت دیاری کردو بۆ یەکە سەپەرشتی و پرۆژێ بکەم پاشە ڕۆژێدا بۆ دیجیتالکردنا خواندنێ پەروەردەیە چ پلانە باش یا پێستڕێکێدایە چونکی گەلە جارە بردن ئەلکترۆنینە دیجیتالینە تا بن بۆ قوتابیە ئەو هاتێ بەحەزکردن پرۆژەی قوتابخانەکەم پرۆژەیەکە کە جەناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی کردووە و ئێمە لە قۆناغی یەکەم هەتا قۆناغی سێهەممان تەواو کردووە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی یونیسف و قۆناغی دووهەمیش پۆلی 4 تا پۆلی 6 لەگەڵ یونیسف تەواو دەکەین و قۆناغی سێهەم پۆلی 7 تا پۆلی 9 لەگە کوردستان فاوندیشن لە هەماهنگین کە ئەویش تەواوکە پلاتفۆرمێکی دیجیتالی کارلێکەرانەیە ئەم ساڵی خوێندن لە 50 قوتابخانە ئەم قوتابخانەی ئەمڕۆ یەکێک بوو لە قوتابخانەکان مامۆساکە ئەگەر ڤیدۆکانت بینی بێ بۆ جەناوی سەرۆکی حکوومەتی شەرح کرد کە چەند ئینتراکتیڤە و چەند سەرنجڕاکێشە بۆ قوتابیەکان و ئەتوانێت ئەرچی ماڵەوەیان پێ بدە زیرەکی دەستکردی تایە کە بتوانێت شێوازی نوێ مۆدیلی نوێی وانەوتنەوە زیاتر شیکردنەوە بە قوتابیەکان بدە و هەمووشی لەو بابەتە پەروەردەوی لە بابەتە فێرکاریەکانە بابەتێکی گشتگیر نییە واتە بیۆ لە هەموو بابەتی قسە بکە ئەو زیرەکی دەستکردەی لەوێ ئینتگریت کراوە زیرەکیشی دەستکردە لە بواری پەروەردە و فێربوونە کارەکە بۆیە جەناوی سەرۆکی حکوومەت ئەمڕۆژ تەئکیدی لەوە کردەوە کە ئێمە چۆن بتوانین پلانی ئەومان ئەوەوە بێت کە چۆن بتوانین لە ئایندا ئەم پلاتفۆرما تەنها لە 50 قوتابخانە نەبێت لە قوتابخانەکانی دیکەش بێ کە چۆن بتوانین یەکەم لەگەڵ تەواوبوونی پرۆژەی ڕووناچی کە ئەوە گرنگە قوتابخانەکان ئێستا بەشیشی زۆری قوتابخانەکانی ئێمە ڕزگاریان بۆ لە کێشەی کارەبا بەڵام بەشێکیش پرۆژەکە ماوە کە پرۆژەیە لە بواری جێبەجێکردن بتوانین پرۆژەی ڕووناچی بتوانین سمارتبۆردی زیاتر لەو باوەڕم چۆن بشتوانین بە شێوازێکی دیکە بە سمارتبۆرد بتوانین ئەوە بکەین
دەڵێن خۆزگە منداڵ باین لەو قوتابخانە پرۆسەی پەروەردە و فێرکردنمان وەرگرت بە گەلێک سپاس دکتۆر ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە بتوانین ئەم مۆدێلە لە بوونی ئەم باڵەخانە باشانە بوونی تاقیگە باشەکان فراوانتری بکەین بۆ ئەوەی بتوانین هەموو شوێنەکانی کوردستان بگرێتەوە هەموو شارەکان بگرێتەوە ئێمە دروستکردنی ئەم مۆدێلە لە قوتابخانەکان لە گەڕەکە میلیەکان یەکێکە لە پلانەکانمان مژدە بدەم لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک بەڵێ لە گەڕەکە میلیەکان یەکێکە بێت لەو پرۆژانەی کە ئێمە کاری لەسەرەکەین ئەم مۆدێلە لە قوتابخانەی هاوچەرخ و پشبەسرا و بە تەکنەلۆژیا بۆ گەڕەکە میلیەکانیش بکەینەوە پشت بەخوای گەورە ئەو قوتابخانانی کە دایانکەینەوە لە گەڕەکە میلیەکانیش لە ئایندە ئەم سیستەمانیان تا جێبەجێکرێت تاوەکو منداڵانی ئەو گەڕەکانە بە پلەی یەکەم سوودمە بنتیە گەلێک سپاس دکتۆر ئالان حەمە سەعید وەزیری پەروەردەی حکومەت هەرێمی کوردستانی پاڵێکی ڕاستە خۆش هەولێرت گەلمەدا بوون هەر بژی دەست خۆش